من المؤمنين رجال صدقوا ما عاهدوا الله عليه فمنهم من قضى نحبه ومنهم من ينتظر وما بدلوا تبديلا. مامۆستایان بەڕێزان ئامادەبوانی خۆشەویست بینەران و بیسەران لە هەر کوێ هەن، السلام علیکم وەرەحمەت الله. لە بەرامبەر کارەساتی گەورەی لە دەستدانی کەسایەتیشی گەورە و زانایەکی دیار و تێکۆشەرێکی کۆڵنەدەر گەنجێکی لاوچاک بانخوازێکی سەرکەوتوو داهێنەرێکی گەورە جەنابی دکتۆر هۆشیار، ئێمە غەیری ئینا لله و ئینا ئیلەیه ڕاجعون چیتر ناتوانین بڵین. بێگومان خەسارێکی گەورەیە، بێگومان لە دەستدانی کەسایەتیشی گرنگی ساحەی کوردستانە، بە تایبەتی شاری هەولێری خۆشەویست. بەڵام بێگومانیشین لەوەی کە ئەو دەستەڕەشەی درێژە کرێ بۆ کەسایەتیشی وا خێرخواز، خێرویست، بانخواز، زانا دەستێکی ڕەشە، بە ڕەشێتی ئەمێنێتەوە، بە ڕووڕەشیش ئەمێنێتەوە. بە تایبەتی لە کاتێکە کە پرۆژەیەکی ئاشتەوایی و پێکەوە ڕێخستنەوەی ناوماڵی کوردستان بەڕێوەیە، لە کاتێکا کە لایەنە سیاسیەکان هەر لە ئایانە لای خۆیەوە ئەوێت ئیجابی مامەڵە لەگەڵ ئەو دەستپێشخەریانە بکا کە هەیە لە ئارا. لەم کاتا ئەم دەستە ڕەشە درێژەکرێ وە کەسایەتێکی ئاشتی خواز میانڕە و دیار لەو زەمینە شەهیدەکە، بێگومان هەوڵێکی تێکدەرانەیە و نەزۆکیشە و ترسنۆکیشە. تێکدەرانەکەی معلومە کە ئێوێ خەڵک دوودڵ بکرێ، خەڵک مەشغوڵ بکرێ بە شتێکەوە کە بەلا ڕیابردنی مەسەلەکانە. لەلایەکی تریش نەزۆکە چونکە لەم بابەتە بەختی خۆیان زۆرتر پێشتر تاقی کردێتەوە، بە تایبەتی لەگەڵ کادران و ئەندامانی یەکگرتووی ئیسلامی کوردستان تەجروبە کراوە کە خوێن و شەهیدکردن کۆڵیان پێنا و کاروانەکەیان برە و پەیاکە و زیاتریش سەرکەوتوتر و پێشکەوتوتر ئەبێ. بینیمان لە هەموو لایەک هەر ئەم شارە ئەم گوندە بەڕێزە پێش مامۆستا هۆشیار مامۆستا مەلا یاسینمان پێشکەش کرد، شەهیدی زیندوو زانای ناودار تیرۆریستان لە مووسڵ شەهیدیان کرد. هەمان دەستی ڕەشە، هەمان تیرۆریستە، بە هەر زمانێک قسە بکە هەمان ئاراستەیە ئەوێ هۆشیارەکان، مەلا یاسینەکان و مامۆستا فوئاد و سەیدا موشیر و مەلا شەفیق و هەموو ئەو کاروانە شەهیدە بێتاوان و دەست پاک و دڵ پاک و دەست سپی و مێزە سپیانە هەمان دەستە. بۆیە ئێمە لە یەکگرتووی ئیسلامی لەلایەک شانازیەکەین بەم مێژووە، بەم کۆڵنەدان و لێبڕانە، بەم بەردەوامیە کە لە کاروانەکە هەیە و موژدەشە دەین بە ناحەزان کە ئەم هەوڵانەیان نەزۆکە و بەرناگرێ و ترسنۆکانەشە بێگومان چونکە لە نیوەشەوە و بە ئێرادەیەکی نیەتێکی پاک مامۆستایەتە دەر و ئەزانێ مراجعەکە یا کەسێکە پرسیارێکی دینی لێکە یەت بۆ دەفعی خواست و داوای ئەو مراجعە کەچی ئەو گولە ئەکا بە سەریا ئەبێ لە حاڵەتی وا غەیری ئەوەی کە شانازی بکەین چیتر بڵین. خەڵکەکەی ئێمە
زانای دروست و ڕاست و سادق لەگەڵ خوا هەر ئەبێ وابێ، هەر ئەبێ خێر ببەخشێتەوە، هەر ئەبێ ئاشتی خواز بێ، هەر ئەبێ میانڕەو بێ. ئەوە خەڵکی ترە کە شتی تری لێ ئەوەشێتەوە، لە ئێمە غەیری ئەوە ناوەشێتەوە. بۆیە خوێنی مامۆستا وشیار ئەبێتە تێزاب، ئەڕژێ بە گیانی ئەوانە کە دەستیان ڕەشە دڵیان ڕەشە. ناخوازن کوردستان ئارام بێ، کوردستان پێکەوە بژی، کوردستان گرفتەکانی چارەسەر ببێ، کوردستان هێزە سیاسیەکان خەڵکەکە پێکەوە بن. هەر ڕۆژە گرفتێ، هەر ڕۆژە کێشەیەک زیادەکەن. ئەو دەستە ڕەشانە بە خوێنی پاک و بێتاوانی وشیار و وشیارەکان ناتوانن ئەو کاروانە بربەست بکەن و ڕێ بگرن لەو کاروانە. بۆیە ئومێدەوارین کە هەموو دڵۆپێ لە خوێنەکەی مامۆستا وشیار ببێتە گوڵستانێک، ببێتە کاروانێکی پڕ لە شکۆ و شکۆداری و هەموو قوتابی و مامۆستا و دۆست و برا و خزم و کەس و کار پێکەوە شانازی بکەین بە مامۆستا وشیارەوە، شانازی بکەین بە پیاوێکی بە تەمەنێکی کەم بە عەتا و بەخشێکی زۆرەوە هاتە مەیدان و بە سەربەرزی و دڵی سپی و مێزەری سپیەوە گەڕایەوە بۆ حزوری خوا. خۆزگە ئەخوازین بە مردنی وە، ئەوە مردن نییە، ئەوە چوونە بەرەو قافڵەی شەهیدان و پێغەمبەران و سدیقان. ئەوە گەیشتنە بە ئاوات، هەمومان بەو ئاواتەوە ئەژین و ئومێدەوارین وا بژین و واش بڕۆین ئینشاءڵڵا. بەڕێزان، وەختان ناگرم، جارێکی تر سوپاسی ئامادەبوونی هەموو لایەک، هەموو دۆستان و کەس و کاری بەڕێز هاو خەمی و پرسە و سەرخۆشی بۆ هەموو زانایانی کوردستان، هەموو ئەو خۆشەویستانەی کە مەلا وشیار ئەناسن، فەقێ وشیار، مەلا وشیار، دکتۆر وشیار، کەسایەتی دیاری هەولێر ئەناسن. بۆیە دڵیان پڕ لە غەمە و فیراق، طبعا خەمی فیراقە، ئەوەش تەبیعیە، بەڵام ئێمە شانازیەکەین بە لە دەستدانی کەسێکی وا لەلایەک دڵخەمیشین، خەمباریشین بێگومان، چونکە دۆست و کەسایەتێکی گەورەمان لە دەست دەرچوو. خوای گەورە جێگای ئەو لە فردەوس لە بەهەشت لەگەڵ پێغەمبەران و شەهیدان و سدیقان حەشر بکە و ئێمەش موفەقکە لەسەر ئەو ڕێ و ڕێبازە بەردەوام بین و هەموو لایەک بەخۆشی و ناخۆشی نەبینن، سەربەرز و سەرکەوتوو بن. وەسەلام عەلەیکوم.